ئایا مەشروب خواردن پێویست بەوە کە غوسڵی لێ دەرکەی یان نا؟ نا، مەشروب خواردن مەشروبەکە خۆی پیسە. ئیمامی شافعی بە ڕەحمەت بێ فەرمی ئەگەر بەر جلەکەت کەوێت جلەکەت لە نوێژە دات. وی هەندێ لە زانایان پێیان وایە نوێژی پێوە دروست نییە. بەڵام وەکو کەسێک ئەگەر مەشروب بخواتەوە باشە، ئەگەر خەیاڵی کردبوو سەرخۆشی کردبوو حتمما نابێت لەو کاتەیە نزیکی نوێژ بکەوێتەوە، بووە باشە خۆی بشوەریە. بەڵام ئەگە خۆشی نەشوەریە بەڵام غوسل واجب ناکات. یەک پرسیاری کە مامۆسا، ئایا چل شەو دەنگێ بەخوا ناگا؟ قوربانگیان طبعا چل شەو سەوابی کەسێکت بۆ نانووسێ، پاداشتی کەسێکت بۆ نانووسێ کە ئەو مەشروب ناخواتەوە، نەک ئەوەی بۆ نمونە تۆ عیبادەتەکانت قبول نەبێت. ئەو چل شەوەی کەوا باس کراوە، ئەو چل شەوە طبعا خوای پەروەردگار لێت تووڕەیە ئەگەر تەوبە نەکەیت. بەڵام ئەگەر تەوبە بکەی خوای پەروەردگار لێت خۆشە بێت. بەڵام عیبادەتەکانت وەکو نوێژکردن، زکرکردن، قورئان خوێندن، هەر عیبادەتێکی تر قبوڵە، بەڵام سەواب و پاداشتی ئەوەی نییە کە کەسێک ئەیکا کە مەشروب ناخوات. مەشروب خۆر بەر نەفرەتی ئەڵڵا کەوتووە. نەفرەتی ئەڵڵا لعنەت یعنی چی؟ یعنی دوور لە ڕەحمی خوا، یعنی ئەو کەسە لەو چل شەوەیە بەر ڕەحمەتی خوا ناکەوێت، یعنی دوورە بێ لە هەموو بەزەیەکی خوای پەروەردگار. بەس مامۆسا من لە هەندێک ڕۆوە تاکەشت لە ژیانی خۆمان کە پێم ناخۆش بوو بێ ئەو شتە بووە و لەلایەن خواشەوە زۆرم پێ ناخۆش بوو، دایم داوای تۆبەم کردووە، بەڵام بەردەوام بووم لەسەری بەم دەقەیەشتەوە کە قسەتی ئاگەم. والله خوای گەورە هیدایەت دا قوربانگیان. ئەگات تێبێ پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم مدمن خمر كعابد وثن، ئەوەی کە لەسەر مەشروب خواردن بەردەوامە بێت وەک وایە بتی پەرست بێت، یعنی عقوبەکەی لە قیامەت ئەوەنە گەورەیە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم مەشروب خۆرەکان ئەچنە جەهەنەمەوە، لە جەهەنەمیشە لە ژێرەوەی جەهەنەمە خوای گەورە ئەیان سووتێنێ، لە حوساڕە و لە چڵکا و جەراعەتی ئەهلی جەهەنەم نۆشەکە. یعنی تۆ سیرکە مەشروبێکە بۆچی حرام کراوە، چکە ئێمە لە مەقاصیدی شەریعەتە دین بۆچی هاتووە؟ لحفظ العقلی، بۆی عقلت پارێزراوکە، بەڵام مەشروب ئەوە ناهێڵێت. بڕۆ ئێسا لەو سژنەی خۆمان ئەوانەی هەولێر و سلێمانی بزانە چەند کەس لەسەر مەشروب خواردن لە سژنایە، زیندانە هەتایی. مەشروبی خواردووە چۆ بۆ لای دایکی، پەلامار مەحاریم و نزیکەکانی خۆی داوە، پەلاماری کچی خۆی داوە. مەشروبی خواردووەتەوە و خەیاڵ بۆ دایکی خۆی کوشتووە، هاوڕێکەی خۆی کوشتووە. بۆی خوای گەورە 10 جار مەشروبی بە نەعلەت کردووە، 10 جار خودی مەشروبەکە بە نەعلەت کراوە، بە نەفرەت کراوە. ئەوەی ئەیخواتەوە، ئەوەی بۆی ئەیێنێ، ئەوەی مەرزەکاکە، ئەوەی ئەیوشیە مەسنەعەکە، ئەوەی باریەکە، ئەوەی دای ئەگرێ، ئەوەی هاوکاری ئەکات، ئەوەی ئەیفرۆشێ، ئەوەی لێ ئەکڕێت. بۆیە ئەوەندە تاوانێکی گەورەیە لە فەرمودەیە هاتووە بە الخەبائیث پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناوی بردووە، یعنی سەرگەورەی هەموو پیسەکان. بەڵام مامۆسا یەکشت لێرەیە، یعنی خەڵک شانازی بە چاکە و پیاوەتی و نوێژ و تاعات و ڕۆژووەکە، ئەمەشیان لە منە بڕوا ناکەم هیچ سیفاتێکی ناشرینم هەبوو بێ بەرامبەر هیچ کەسێک، چکە من مەرگی یەک برام بینیوە، تاقانم یەک برام هەبوو وەفاتی کردووە، نەخۆشکم هەیە نەبرایکەم، یعنی تاقانی بەتەنیایی بەتەنیا قەت ڕۆژێ لە ڕۆژان لە دوای ئەوەوە کە لە 2012 وەفاتی کردووە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە 21 ڕەمەزان بوو، ڕۆژی دووشەمە بوو، زمانی بە ڕۆژوو بوو، نوێژی نیۆڕۆی کرد لە ماڵەوە چوە دەرەوە، تووشی حادسی سیارە بوو. یا ڕەبی خوالی خۆش بێت. ئامین لەگەڵ مردووی هەموو لایەکە ئینشاءڵڵا. بەڵام مۆزوعەکەی من لەسەرەوەیە کە بڕوا ناکەم لە دوای ئەوەوە دڵی نێرولەیەکیشم نیشانە بێ بەرامبەر هەر هەموو کەسێک، زۆر سپاس بخوایانی چوومەتە پێشەوە، بەڵام ئەو ڕێگەیەم ئەمە سێ ئەگەر لێبێت، ئەمە حەقی ئەڵڵایە، ئاگاد لێبێ، ئەگەر تەجاوز نەکەیتە سەر حەقی خەڵک، ئەمە حەقی ئەڵڵایە، بەڵام ئاگاد لێبێ مەشروب یعنی بنصی آيات حرام كراوة، وفي غمر إخوة صلى الله عليه وسلم حرامي كردوا، ما أسكر كثيره فقليله حرام. هرشتك زوريني سرخوشت كات كمينكي قتريه حرامة. بوي أقال لي مشروب
یەکێکە لەو شتە پیسانەی کەوا خی گەورە حرامی کردووە و تاوانێکی زۆر زۆر گەورەیە. لەو کاتەیە کە مەشروبەکە خۆیتەوە ئاگان لێ بێت ئیمانت نامێنێت ئەگەر بمری لەو کاتەیە بە عاقیبەت شەڕی ئەمریت. چەند کەس لە کاتی مەشروب خواردنە کوژرا، چەند کەس لە کاتی مەشروب خواردنە جەڵدەلی داومرد، چەند کەس لە کاتی مەشروب خواردنە تا ئێستاش یعنی بڕۆ فەزاحەتی زۆر گەورەی کردو تا ئێستاش عیب و عارەکانی لەناو خەڵکا باسەکرێت. اینجا ئینسان سەیرکە، ئینسان کائینێکی زۆر پاکە، ئەو ڕوحە گوناهە یعنی مەشغوڵیکەی بە مەشروب و بەشتی خراپەوە، ئەو نەفسە حەقی بەسەرتەوە وئین لنفسیکە عەلەیکە حەقا، ئەو نەفسەت حەقی بەسەرتەوە هەیە. باوەڕت هەبێت یعنی تەنانەت خوای پەروەردگار لە قیامەتە ئەزانی یعنی چیمان بە چاوە ئەداتەوە، ئاوی سارد یعنی ئەم ئاوە ساردا کە تۆ لە دنیای ئەیخۆیتەوە خوای گەورە پرسیاری ئەوەت لێکات. لتسألن يومئذ عن النعيم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خورمایەکی خوارد ڕووی کردە ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەر فەرمووی لە قیامەتە لەم نەعیمە پرسیارمان لێ بکرێت، لەم نەعیمە تێگەی والله ئەم لاشەیە حەقی بەسەرمانەوە هەیە. تۆ چۆن مەشروبی تێکرد؟ چەند کەس مەشروب کوشتی قوربانگیان، چەند کەس بە هۆکاری مەشروبەوە تووشی سەرەتان بوو، تووشی نەخۆشی زۆر کوشندە بوو، ئاخری کوشتی. خەڵکێکەوە نە کوحولی خواردەوە لە حادیسێکی بچووکە پێویستی بە نەشتەرگەری بوو بەنج وەری نەگرت، ئەو کەسە بەنجی وەرنەگرت لەبەرەوەی کوحولی خواردبەوە. بۆیە کارەساتە قوربانگیان خوای گەورە هیدایەتان بات. و من وتارێکیشم بڵاو کردەوە یعنی لەسەر قەزەی مەشروبوانە الحەمدوللا دەنگدانەوەیکی زۆر باشی هەبوو، خەڵکێکی زۆر ئیستیجابەی هەبوو الحەمدوللا وازیان هێنا. خوای گەورە هیدایەتان بات. ئێمە هەر دوعای خێرمان لەدەست دێ و قسەی خێرمان لەدەست دێت. ئامین ئامین ئینشاءڵڵا. بڕۆکە مامۆستا زۆر بە دیار لایڤەکانتەوە دانی لایڤ نا سەیری وتارەکان دەکەم و لە فەیسبووکەکەشا زۆربەی وتارەکانی تۆم پۆست کردووە، زۆر یعنی دیقەتی شتەکانتم ماوە، بەڵام لە ژیانی خۆشمان تاکە غەڵەت کە بەرامبەر خودی خوای گەورە بە غەڵەت زانی بێتم ئەو شتەیە ئەیژینە چکە مەرگیە و برایان بینیوە قەت حەزم نەکردووە دڵی کەسێک بیەشێنم کە بەیانی ئەمرین سوور ئەزانم ئەمرین. هیچ شتێک بڕوا ناکەم، نەڕق نەبوغز نەقینە، هیچ شتێک لە دڵیم نانەبووە بەرامبەر هیچ کەسێک و بگرە باشترین کەسیش بووم بۆ دایک و باوکم کە دڵیان ڕازیکەم لە هەموو شتێکە لە هەموو ڕێکی ژیانە. بڕوا ناکەم هیچ کەسێک لە ژیان ماگلەی لێم هەبوو بێ لە هیچ تەسەڵوفاتێکم بەدەم نەخۆشیەوە بوو، بەدەم تەعزیرەوە بووم، بەدەم هەموو کەسێکەوە، بەڵام تاکە شت کە لە ژیانیشمان لی پەشیمانم، هەر لە خۆک و خودی خۆم لی پەشیمانم، بەڵام لەسەری بەردەوامم تا ئێستاش. خوای گەورە هیدایەتت بە، خوای گەورە یارمەتیت دا. ئێمە ئەو قسانەمان کرد ئێتر بەڵکو ئینشەڵڵا بێتە ماری خەیر.